سڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی. ئەمە لە پشتیمنەوە دیارە یەکێکە لە کارگەخەکانی غاز لە سنتەری قەزای ناوەندی سۆران و دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی هاتنی وەرزی سەرما نرخی غاسی ماڵان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. هاوکات پرسی دابەشکردنی نەوتی سپی لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بۆ هاوڵاتیان و هاوکات داخستنی چەند وێزگێکی سوتەمەنی دەمەوێت گفتوگۆ لەگەڵ ئەمیر سەلیم بەڕێوەبەری نەوت و کانزەکانی داری سەربەخۆ سۆران بکەم. کاک ئەمیر ئەگەر بێتێرە سپاس دەکەم لەبارەت پرسی غاز وەک دەگوترێت غازی ماڵان نرخی بەرز بووتەوە. هۆکاری بەرزبوونەوەی نرخی غاز بۆچی دەگەڕێتەوە؟ غاز 72 ئۆتۆمبیلمان هەیە و دابش کراوە بە یەکسانی بە پێشمارەی دانیشتوان. ژمارەی قەزای ناوەندی سۆران نزیکەی لە یەک مانگدا 34 بۆ 35 ئۆتۆمبیل دەهات بۆ ئێرە. دوای ئەوەی کە لیژنەی قایمقامیەتیش راپۆرتێکی واندا لە وەرزی زستان و مانگی یەک ئێستادا ڕێژەی غاز کەمە و بەشی هاوڵاتیان ناکات و لە هەمان کاتدا ڕێژەی غاز زیاد نەبوو ڕێژەی غازی حکومی بوو ئەوەی چارەیەکی ئەو بابەتە بکەین. ڕێی برادران لەسەر ئەوە بوو کە 1000 دینار غاز گرانتر ببێت ئەو 1000 دینارە غازی بازرگانی پێ بکردرێت تێکەلی ئەو غازە بکرێت دابەشی سەر هاوڵاتیان بکرێت. دوای کۆبوونەوە لەگەر قایمقامیەت و لیژنەی سوتەمەنی و معمەل غازەکانیش خاوەنی کارگەکان بڕیارەکە وا درا کە 106 تان غازی بازرگانی تێکەڵی غازی حکومی بکرێت و 1000 دینار گرانتر بدرێتە هاوڵاتیان بۆ ئەوەی یەک نرخ بێت. بەڵام هەفتەیە کە ئەو بڕیارە چوتە وارە جێبەجێکردن نازانم لە کۆڵان و گەڕک مشکلی غاز چونکە نسبەی غاز زۆر زیاد بوو 1000 دیناریش گران بووە کە هیچ کێشەیەکی غاز نەسیانیەوە بۆ ئێمەش مشکلێکی گەورەتر ببێت و لە هەمان کاتدا کێشە هەر بەردەوام بێت ئەو بۆ ئەوە بکە کێشەکە چارەسەر بکرێت و غاز بەڕاستی بە پێشمارەی دانیشتوانە بە پێی خێزانە کە غاز بۆ شوێنەکان دابین دەکرێت. ئێمە لێرە نزیکەی 87,000 شتێک خێزانمان هەیە لە تەواوی ئیداری سەربەخۆی سۆران. ئەو غازێک کە بۆ ئێمە دێ نزیکەی 110,000 بتڵە یعنی مانگێ یەک بتڵ بگرە بە بەرهاوڵاتیان دەکەوێت هەر ئەو نزبەیەمان هەیە و زۆربەی ماڵەکانش بە یەک بتڵ ناتوانن ناقەتینن یعنی پێویستیان بە زیاتر هەیە. ئێمە بڕیارێکی دیکە دراوە پێش ئێستاش بەردەوامین لەسەر ئەو کارەی خۆمان بەڵام تاوەکو ئێستا نەچێتە واری جێبەجێ 8500 دینار بدرێتە هاوڵاتی نەوە گرانتر بکرێت. بۆیە بازرگانیەکان غازی بازرگانی ئیستیفادە بکەن کێ معمەل غاز دێ تەقدیم دەکا غازی بازرگانی بفرۆشێ کێشە نییە داواکاری خۆی پێشکەشی بەڕێوەبەراتی نەوت و کانزەکان دەکاتن و کە ئەو ئامادەیە غازی بازرگانی بفرۆشێت و ئێمە لە مانگەکانی ئایندە ئەو بەرنامە دەخینە بواری جێبەجێکردن. غازی بازرگانی جیاواز دەکرێتەوە لەگەڵ غازی حکومی. غازی حکومی غازی هاوڵاتیانە بۆ کۆڵانەکان دێ تایبەتە بە هاوڵاتیان. لەسەر غاز دەمەوێت بزانم دوای ئەوەی کە غازی توجاری و بە غازی حکومی تێکەڵەکرێت هاوڵاتی لە هەفتەیەکدا دەتوانێت چەند بوتڵ غاز وەربگرێت و گرفتەکە بە تەواوەتی چارەسەر دەکرێت بەم ئەو ڕێکارانێکە گرتوتانە؟ بێگومان بەو حسابەی کە کراوە نزیکەی 15,000 قلینە غاز زیاد بوو لەو مانگی لە مانگی یەک. لە فەسلی زستاندا هاوڵاتی بەشێکی زۆری داواکاریان زۆرترە لەسەر غاز بۆ چونکە لەوانەیە بۆ خۆ گەرمکردنەوەی گێزەر لەوانە کەمی کارەبا تەسیری هەیە پشت بە غاز ببەستن. بەڵام کە دەتوانین بەو 15,000 بتڵە غازە کێشەکە حەل دەبێ یان نە بە 1000 دینارێکە گرانتر بووە ئومێدمان وا حەل بێ نازانم ئێستا دیراسە دەکەین ئینشەڵڵا بتوانین حەل ببین و جارێکی دیر تەکید لەسەر ئەوە بکەینەوە غازی هاوڵاتیانە لە زۆربەی شوێنەکانی کوردستان بە بیتاقەی بایع مانگە یەکجار ئەگەر غاسەبی دووجار دەدرێ بە هاوڵاتیان تاوەکو ئێستا ئێمە نەمان کردیتەوە بە بیتاقەی بایع و ئینشەڵڵا ئەو بەرنامەیە نەبیتن بەڵام کە ناچار بووی مەجبوری دەست بە ئەو هەنگاوە ببین. چەند تۆن غاز پێویستە بۆ تەواوی دانیشتوانی ئیدارەی سەربەخۆی سۆران؟ ئێمە تاوەکو ئێستا نزیکەی 1400 تانمان هەیە 380 شتێکی وا بۆ تەواوی ئیدارەی سەربەخۆی سۆرانان. ئەمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران نزیکەی
2200 تنمان پێویستە بۆ ئەوەی قەیران نەبی ئەو مەشاکلانە نەبن گرامون ڕوونەدات تێکەڵاوی نازانم بینی فلان و فیسار نەبیتن ئێمە داواشمان کردووە بەڵام لەسەری خۆشمان دەڵێن ڕێژەکە هەر ئەوەندە هەر دەتوان ئەوەندە بە ئیداری سەربەخۆی سۆران بدەین وەست بەو نەوتەی کە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بڕیارە بدرێت بە هاوڵاتیان ڕێکارەکانی چۆنن و هەر خێزانێک چەند نەوتی پێدەدرێت و نرخی ئەم نەوتە چەندە بەڵێ خۆی هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی 270 ملیۆن لیتری نەوت هەیە بۆ هەر خێزانێک ئەگەر 200 لتر وەربگرێ ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران پێویستیمان بە نزیکەی 7 ملیۆن و 500 هەزار لتر هەیە ببورن حکوومەتی عێراق 50 ملیۆن لتر نەوتی بۆ تەواوی ئیدارە بۆ تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان دابین کردووە 50 لتر دەکاتە نزیکەی 1990 پێداویستی هاوڵاتیان گەر 200 لتر دابەش بکرێت بۆیە نزبەی پارێزگای هەولێر لەو 50 ملیۆنەی 15 ملیۆن و 800 هەزارە کە دەکاتە نزیکەی 131.6 ئەوە نزبەی پارێزگای هەولێرە ئەگەر 100% ئەو نەفتە بۆ ئیداری سەربەخۆی سۆران بێ هێشتان 2 ملیۆن لتر کەمیمان هەیە بۆیە دوای ئەوەی کە وەزارەتمان ڕێکارەکانی وەرگرتنی 50 ملیۆن لیترەکەی تەواو کردەوە ئێستا نەفتەکە ئامادەیە و وەزارەتمان ئەو کارەی تەحویلی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکاندا بەوانیان ڕاگەیان کە لە ڕێگەی پارێزگاکانەوە بە ئەو نەفتە دابەش بکرێت ئەوجا بەرنامە چۆنە لەکوێ پێویستە بەو شێوەیە دابەش بکرێت بێگومان ناوچە ئێمە ناوچەیەکی شاخاویە و هەر نەفتێک بۆ پارێزگای هەولێر بێ بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران بەشێکی بۆوێ دەنێدرێت چونکە ناوچەیەکی ساردە و بەفراوی و شاخاوی زەحمەتی ئێمە ئامادەکاری تەواومان کردووە تەنها چاوەڕێی خەرجەکان بووین کە بزانین کولفەی کۆی وەرگرتن چەند بێ لە هاوڵاتیان بۆ ئەوەی بریکارەکانی خۆران کە بتوانن پارەکە وەربگرن و نەفت بگاتە دەستیان ئێمە ئینشاڵڵا لەو هەفتەیە ئەمڕۆ یەکشەممەیە لەو یەک دوو ڕۆژە بەیانی دوو بەیانی لە قەزای چۆمان دەست بە دابەشکردنی نەو دەکەین بڕیارەکەش بەو شێوەیە کە 100 لتر دابەش بکرێت بۆ ئەوەی بەشی تەواوی هاوڵاتیان بکات چونکە دوو ڕێی هەبوو ڕێ یەک ئەوە بوو جیاوازی چیناتی بکرێت لە بینی هاوڵاتیان ئەوانەی کە دەرامەتیان کەمترە نەوت وەربگرن ڕێ یەکی تر ئەوە بوو نە هەمووان وەکوێک وەربگرن بەڕاستی ڕێی من وا بوو کە هەرچەند هەیە بە یەکسانی بەسەر هەمووان دابەش بکرێت چونکە جیاوازکردنەوەی هاوڵاتی کەم دەرامەت و هاوڵاتی تر بەر ڕێژەی بۆ نمونە 20,000 خێزان ڕێژەیەکی زۆرە 1,000 نییە تۆ جیاوازیان بکەوە بۆیە هەر جەنابی سەرپەرشتیاریش ڕێیەکەی وا بوو کە هەرچەند هەیە بە یەکسانی دابەشی سەر هاوڵاتیان بکرێت بۆیە 100 لتر بۆ هاوڵاتیان دانراوە بۆ هەر خێزانێک و لەو هەفتەیە دەست بە دابەشکردنی دەکرێت لە قەزای چۆمان ئەم 100 لترە بە نرخی چەند دابەش دەکرێت و تەواوی هاوڵاتیانی ئیدارە سەربەخۆی سۆرانیش هەر 100 لتر وەردەگرن لەو نەوتەیە کە حکوومەتی ناوەندیەوە ناردراوە بەڵێ ئیدارەی سەربەخۆی سۆران هەروەک پێشتر باسمان کرد پێویستی بە 7 ملیۆن و نیو بگرێت زیاتر لە نەوتەیە تەواوی ئەو نەوتێک کە بۆ پارێزگای هەولێر دانراوە ناگاتە ئەو ڕێژەیە بە تەواوی هەولێرەوە نەبڵێن ئیدارەی سەربەخۆی سۆران بۆیە مەحاڵ بوو بتوان یەک بەرمیل هەموو هاوڵاتێک یەک بەرمیلی کامل وەربگرێ نرخی نەوتەکە دیارە 250 دینار بۆ هەر لترێکە کە 100 لتر بێ واتە 25,000 دینار پارەی کڕینی نەوتەکەیە کولفەی گواستنەوە و بریکاری خۆراک و خەرجەکانی تر بەڕاستی ئەو خەرجانە لە لای ئێمە نییە ئێمە ناتوانین خەرجەکان دابنین چونکە بۆ لە ڕێگای پارێزگا کارەکان دەکرێت و خەرجەکان ئێمەش تاوەکو ئەو دەقەش چاوەڕێی گەیشتنی تەواوی خەرجەکانی بۆی بە هاوڵاتیانمان ڕابگەینین چەند پارە بدەن بەڵام وەکو حساب کراوە وا بزانم بۆ 100 لتر 31,000 دینار دانرا بوو کە نەوتەکە بگاتە پێش دەرکەی بریکاری خۆراک خەرجی گواستنەوە خەرجی پارەی بریکاری خۆراک خەرجی گواستنەوە لە مەسفا بۆ خەزان لە خەزان بۆ بریکارەکانی خۆراک بەو شێوەیە دانرابووە ئینشاءڵڵا لەو هەفتەیە دەست بە دابەشکردنی دەکرێتن و دەمەوێت لە ڕێی زاری کرمانجی یەک دوو زانیاری دیکەش بە ئێوە بگەینم
ئەوڕۆ داخستنی هەندێک بەنزیخانە دەچتەواری جێبەجێکردن کە پێشتریش بڕیاری لێدرابوو لیژنەی قایمقامیەت ئەو کارە دەکات ئەوانە کێن و چین بۆ دادەخرێن مەرجی سەلامەتی بەرگری شارستانیان تێدا نییە بۆیە بڕیاری داخستنیان درایە و ئەوڕۆ دادەخرێ ئەوە یەک دووەمین شت پێش ئەوەی بێمە کارگەی غاز ئێرە هەندێک لە دوکانەکان غازیان گران دەفرۆشت ئێمە دوکانەکان ئیجراتیان لەگەڵ کراوە هەر نیو سعات پێش ئێستا و تاوەکو ئێوارە دەزانین ئەو غازە لەکوێ گەیشتە بەو دوکانانە کاتێک هاوڵاتیەک دەنووسی بە 12,000 و 13,000 غاز هەیە بەڕاستی هەفتەیەکە من لە دو بابەتە دەچم بزانم ئەوە کێ بە 12 و 13 دەفرۆشێ بە خۆشحالیەوە دوکانەکان دەستنیشان کرابوون و ئەوڕۆ ئینشاڵڵا تا ئێوارە هەر کەسێک ئەو غازەی بەواندایە گرانتر لە حەدی خۆی فرۆشتووە ئیجرعاتی کاملی لەگەڵ دەکرێت دواتر بە خەڵکی ئێمەش بزانیتن و ئەو شێوازی غازەش وا دەبینین ئێستا لێرەینە کارگەی غاز کێشە نە لە کارگەی غازە ئێمە چ حکوومەت لیژنە چادرەکان لە کارگەی غازین کارگەی غاز دەداتە بریکاری خۆرەک ئەوە یەک لەو ئۆتۆمبیلانەیە غاز بار دەکات ئێمە چل ئۆتۆمبیل لە مەعمەل دێتە دەرێ چل ئۆتۆمبیل دێتە دەرێ ئەو چل ئۆتۆمبیلە بەڕاستی پێویستە هاوڵاتیش لەگەڵ ئێمە چاودێر بێ ئێمە پێویست ناکە لیژنەیەکمان هەیە قانونیان سێ چوار نەفەری لیژنەینە بەڵام با هەموو خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران و قەزای ناوەندی کە چەند سەد هەزار نفوسە بە ئەوان لەگە ئێمە لیژ نەبن کاتێک دەبینی ئەو ئۆتۆمبیلە دەچی جیاوازی دەکات لە دوکانێک بە گرانتر دادەنێ با ئێمە ئاگادار بکاتەوە چکە ئەساس نییە لەو سعرە گرانتر بفرۆشتێت بەداخەوە بووە 9500 بەڵام مەجبوری بوو تەنها بۆ یەک مانگیشە بۆ زانیاری تەنها لە مانگی یەک سپاس بۆیەوە بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بیستان قسەی بەڕێوەبەری نەوتوکانزەکانی دارە سەربەخۆ سۆران بوو لەبارەی پرسی غاز وەک باسی کرد نرخی غاز بۆ 1000 دینار بۆ هەر بتڵێک بەرز بۆتەوە و هەروەها ئاماژە بۆشدا ئەم نرخە کاتیە و بۆ ماوەیەک مانگ دیاری کراوە دارە سەربەخۆی سۆران داخراون بەهۆی پامەند نەبوون و هەروەها پێشنگکردنی ڕێنمایەکانی نەوتوکانزەکان و هەروەها چەندین فرۆشگاش ئیجرعاتیان لەگەڵ دەکرێت لەبارەی ئەوەی کە نرخی غازیان بەرز کردوتەوە و فرۆشتیوان نە بە هاوڵاتیان بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون کە لەلایەن بەڕێوەبەری نەوتوکانزەکان ئاماژە پێدا بەڵێ